کردووە ئەوەیە کە لە نێوان سوید و ئیتالیا ئەژی کەواتە ئەو جیاوازیانەی کە لە چاوی ئەم گەشتیارە ئەیبینین لە کوردستان زۆر جیاوازترە بێ باسکردنەکەی لە زاری کەسێکی دیکەوە. أهلا وسهلا بك. أهلا وسهلا بك حبيبتي. تسلمي حبيبتي. شرفتينا بكردستان. أنا أتشرف بلقاء اليوم بكم حبيبتي. راح أشوفكم. أنا هسه ذكرت أنه حضرتك بين السويد والإيطاليا. نعم. تعيشين و خلينا نقول أمور الحياة كلها بهاي البين. نعم. تمر. فأريد أشوف تقولي لي شنو دا تشوفين بكردستان، وجهة نظرك عن كردستان شنو؟ أول شيء أحب أهنيكم على البرنامج الحلو. تسلم. سعيدة بلقائكم. تسلم. وأحب أشكر حكومة إقليم كردستان بصراحة، يعني كشخص صار له سنين بعيدة عن العراق، من رجعت تفاجأت بكمية الأعمار والمشاريع الضخمة، وأكثر شيء حبيت تنظيم المرور وبناء الجسور. فالشيء مشروع جدا عظيم، لهذا السبب أحب أهنيهم. زائدا الماء والكهرباء، أو هذا شيء جديد علينا أنه ماكو انقطاع ماء وماكو انقطاع كهرباء، بشكل عام متطور من كل النواحي. تمام. برأيك سببها لشنو ترجع هاي الإعمار وهاي البنايات وهاي التطور اللي أنت تحسين كمواطن؟ طبعا أكيد أول شيء وجيانا. خوشحاڵم کە لەگەڵمانن. من لە بەرنامەی شەوانی نیشتیمان لەگەڵ هەر بەڕێزێک لە هاو نیشتیمانەکان قسەم کردبوو، هاوڵاتی ئیزدیمان لەگەڵ نەبوو. جا بۆیە خوشحاڵم کە لەگەڵ بەڕێز تا قسەکەم وەکو هاو نیشتیمانێکی ئیزدی ئەمە باسی ئەم نیشتیمانم بۆ بکەی، باسی کوردستانم بۆ بکەی، کوردستان چۆن ئەبێنی. لە کاتێکا کە پێشتر من و جەنابەت قسەمان کرد وتت من ماوەی 10 ساڵە کوردستانم بەجێهێشتۆ، ئێستا گەڕاویتەوە. گەلێک مەمنون، خێر هاتە قناتێوەتکەم. سپاس. بەڕاستی ئەزل شنگال بووم گوندێ ترقەسەب بەری کە داعش بێ ئەم برەفن پشتی هنگێ مڕاڤیان ملکیای دەمان هەرچەند زەحمەت مەدید و ئەف کارێساتە و سەبسەری مەهات پشتی هنگێم هاتن کوردستان زاخۆ ئەمن زاخۆ بوون، پشتی هنگێم هەندە کەمپا شێخان بوون وەچوومە ئەڵمانیا. ئەس 10 ساڵ ئەڵمانیا مام. باشە، کاتە ئەم مەحەطانەت کرد زاخۆ کەمپ دواتر ئەڵمانیا، هاتیتەوە چ جیاوازیەکە بینی؟ هیچ فەرقێک بووە؟ هیچ فەرقێک کراوە؟ ئەری طبعا پشتی 10 ساڵە لە ئەڵمانیا هاتیمە بێدرێ جای زەواب سوورە عامە گەلک غەیریە و دهۆکشی گەلک مەزن بووە و ڕاستی گەلک سپەهی بووە. سەبەبیەوە چییە بەلای تۆ؟ سبب طبعا قانونا راست و صورة يعني صورة ذاك جوان يعني سبهي الكردستان يتشغلن وجودو أزقلك از كيف خوش يعني قالك راح حد بشتي مديتي وصا وقالك سبهي ويا من سپاسی جەنابتەکەم، دەست خۆشی و ئایشەوێکی شاد بۆ خۆت و خانووتە خوازم. ئیشەڵا لە خۆشی و شادیە گەشت و سەیرانی خۆتان بکەن، شەوێکی ئارامتان هەبێت. سپاس بۆ جەناب.
کەم لەگەڵیانە دانیشمەوە نەجەوەکەتان خۆشە و جوان دانیشتون یاخوا سەلامەت بی شەوتان باش یۆتە باشتێ سەرچاوێتمان خێر سپاسی جەنابتەکەم پرۆگرامەکەمان پرۆگرامی شەوانی نیشتیمانە تمام ئاوها ئێوە دانیشتون لە سەقامگیری و لە کەشێکی جوان دایکێک و دوو کچ ئەمێ لەبارەی ئەم نیشتیمانی کە پڕە لە سەقامگیری پڕە لە ئاشتی لە ئاشتەوای قسەم بکەین والله مودێکی بمەدە تو بینی جاوێکی گەلێکی خوشە ئیکجۆردی بۆ ژێڕێ دووکێش هەمی بۆ ژێڕۆژ کوردستانی خوشترە طبعا طبیعەتەوێ وسر طبيعتي خويا يعني تشبدل نابويا خالتي محافظة كدي سر طبيعتي وقالك تشتكي قالك باشا دهوك بتشي بناو بانكا مشهورة بتشي مشهورة طبعا درجة إيك طبعا النظافة بوقجي ويوبي قوت يسال الشرق الأوسط دركت مرتبة أزبمش 10 الأوائل هكذا بين بوقجي وأمون جي نفس وقتي إيش 10 الأوائل بوسال الشرق الأوسط طبعا قناة عالمي بي أخفتن بو في تشتي دل يوتيوبي دي بينا في تشتي يعني استا أو بوتا سببي أوي تو استا ساعات كانت تقريبا يانزي شو بم يانزي شو كانت هنا وهاتون تسر زاوا يعني أمانة چند هستيكي خوش بقى قالك راسي تشتكي قالك باشا أمان طبعا حتى ساعد نا يوزاونا هي شافي دوي شافي جيبيت بمنت ورا وهرا كاس إذا عجدا بالعكس هاري كاريا بتره خالكي ويك قالك باشا قالك هاري كاريا يكو أفتشتاجي نا حاجة يعملوا في بيبغ دنيا عالم في تشتي صان خالكي دوكي بخو زار باشا أي وكو كتيكي جنج كردستان بۆ تۆ چی ئەگەنێ نیشتیمان بۆ تۆ چی ئەگەنێ کوردستان گەراکە خۆشە چونگو ئەبەت ینی فەرقش دوای تێدانینە هەمی ئۆینە تێدا هەن مەسیحی و جی و مسلمان هەمیش تێدا ئێزیدیژی و گەراکە جوانە تۆکو گەنجێک حەزت لە شتێکی ئەم نیشتیمانەیە یا ئەمانە گەلک و کەس نەشێک و گەل تا باڵویتن و تو ڕەحەتی خۆیانە من سپاسی ئێوە ئەەکەم دەستان خۆش بێ هیوادارم شەوێکی پڕ سەقامگیری و پڕ خۆشی پێکەوە بەسەر بەرن نیشتیمان چی ئەگەینە لای ئێوە وڵای نیشتیمان هەموو شتێک دەگەین بۆ ماڵی خۆماین دادرین دەبێ پارێزگاری لێ بکەین بیپارێزین لە دوژمن لە هەم بەرە بابەکان ڕاستی نیشتیمان لای جەناب نیشتیمان لە لای من يعني خوشي دەوازی يعني أمن وأمانته لنا الدولة يعني لنا حكومته إن شاء الله أمن وأمانته خوش لدور بشتغاني دولتمان وإن شاء الله أمن وأمانته دنبر دوام بين إن شاء الله هلا خوشي دابي زۆر باشە ئێوە خەڵکی دهۆکن یان لە هەولی ڕاهات لە هەولێرەوە هاتون کاتە بۆ گەشتکردن بڵێ بۆ گەشتکردن هاتونێتە ئەو شتێکە سەرنجتاندا لە ڕێگەوە هاتون چییە کە جیاوازیەکە لە ساڵانی پێشتر کە بەرەو دهۆکە هات وڵای لە ڕێگاکانەوە دەست پێ بکەین ئەگەر ڕێگایەکان زۆر مەشەڵای لێبێ کراوە بووینە زۆر پشکەوتنی بە چاوی خۆی دیتێ بەبێ کێشە بێ مشکیلە ئەمن و ئەمانەتێکی زۆر هەیە بەڕاستی لە کوردستان لە هەموو شارەکانی کوردستان بگرە لە هەموو لایەنێکی زۆر پێشکەتیە زۆر باشە لێ دوایە هۆکار بۆ چیە گەڕێتەوە وڵاهی ئەمن و ئەمانەتەکەی دەلێ بە دەرەجەیە کە دەگەڕێتەوە سەر خەڵکەکەی حکوومەتەکەمان بەڕاستی حکوومەتەکەمان زۆر پارێزگاریمانی دەکات لە خەڵکەکەی لە وڵاتەکەی لە هەموو لایەنێکی سپاس بۆ ئێوە بەو هیواییکە هەموو ئەو کچوپڕانەیکە ئەوها یەکیان خۆشەوێ بە یەک بگەن لە نیشتیمانێکی پڕ لە سەقامگیری لە نیشتیمانێکی پڕ لە کار و پڕ لە فرمان پڕ لە جوانی بژین خۆشەویستی بە یەک ببەخشن و نیشتیمانمان ئاوادان بێ دووبارە
شانی پیاوان تا درەنگانی شەو ئەمێننەوە و کار و کەسابەتی خوانەکەن ئەم خانمش کەلانەی جوان دروستەکە حەزەکەم یارمەتی بدەم لەگەڵ یا کەمێک کەلانە دروستکەم جا کەلانەکەی ئەم زۆر تایبەتە چی لەگەڵاکات پەنیریشی پێەکە منیش زۆرم حەز لێتی کە یارمەتی دەری بم هەرچەند ئەو زۆر گرج و گۆڵە من بەم جلە کوردیەوە نەگرج و گۆڵ نابم کەلانەیەکی جوان دروستەکەین بۆ نەکەی منە خۆشە بۆتان باس نەکەم لەو بۆ نەخۆشی خاتون ئاوها باشە پانم کردەوە یا پانتری کەمەوە زیاتر ئەها باش بۆنێکی خۆش ئاوپانیەکەینەوە ئەمەی ئەدەینەوە بەسەرە سەیکەرانەکەم کەن چەند جوان دەرچوو ئاوها دایە ئەیدەم بێرێ جێگەم هەبێت ئەویش کەلانەکەی من کە بە پەنیر کردومانجا بە چایەکی پڕ لە هێل و دارچین ئەی خوم پێ ئێوە ناخۆش لە بەردەمی دهۆکی ڕەنگین بە بینینی ئەو دیمەنە جوانەی ئەم شارە کە پڕە لە ڕووناکی و پڕە لە جوانی و ئاوەدانی لەگەڵ خۆشەویستانتان وەرن بۆ ئێرە ببینن دهۆک چەندە گۆڕانکە والله راسي شوكان دهوق يعني آزادة برو هولير برو سليماني يعني آزادة خوشة يعني شي مشكلة مانية شي أي مانية أويا دەست خۆش با لە خانمیشت پرسیارکە منداڵەکان نەوەستێنم کەمێ هەواکە خەریکە سار دەبێ شەوی جەنابێت باش سپاس کە لەگەڵمانن تۆ باسیەوەم بۆ بکە جیاوازی دهۆکم پێ بڵێ لەگەڵ شارەکانی دیکە هەست بە چ جیاوازیەکەکەی لە دهۆک جیاوازی گەلەکە ڕاستی کارەبی خۆشە کارە 24 ساعتیە شەوەکە ئەمانە ئارامە الحمدلله يعني دەردەکەوین بە شەو جێگە یعنی ڕێگە خۆشە و ئەی کارە بە نعمەتەکە لە خوددایک لە منتیقەی گۆران چ خواردنێ زۆر بەناوبانگە چ خواردنێک دۆڵمەی گۆران بەناوبانگە کەواتە بەو هیوای یاڵێن یافرا بەو هیوایی کە هەمیشە سفرە و خوانتان پڕبەرەکەت بێ خواردە خۆشەکانتان لێ بنن لە ئاشتی و سەقامگیری بژین و هەروەها وەتەنمان ئاوەدان بێ ئەمە نازانین جێتان لە چندەرە میوانتان دەکەن بە خۆتان بەقەناتان بەخێراتان بەسەر چاوان زۆر سپاسان بە قەناتان قەناتی 24 زۆر بەخێر هەر بژین سپاسان. شەوتان باش لە بەرنامەی شەوانی نیشتیمانەوە لەگەڵتانین ئەم خاتونە بچووکە حتمما کچی جەنابتە کچی جەنابتە یاخواتە من درێژ بێت زۆر سپاس دەکەم پرۆگرامەکەمان پرۆگرامی شەوانی نیشتیمانە ئەمێ باسی جیاوازیەکانی ئەم نیشتیمانم بۆ بکەیت لەگەڵ ئێستا لەگەڵ ساڵانی پێشتر چ جیاوازی هەیە هەندی بێژن ساڵ بۆ ساڵەیە ئەگید بێژن خۆشتر لێ پێکەن ئەلحەمدولله ئەگید بێژن نعمەتە ئەگید بێژن ڕەب العالەمین جاو خۆشە وەکی بێژن ئەوسە جای شەوانە خۆشترە کە مەسەلەن بێژن عیالی خودداری بخین جای ئەوە بەدل بیتم شەکە مەسەلەن جێگەش خواندنی دیرکەوێنم باكيت بيجن اسبوعانه كي وصل مثلا عيالات اني بشكل جاي وبدل زين باشا اي بابي ملايتو خانم ديان تو قسمان بوبكا الاجتماع للايتو واتاي شي هي
خودی نشتیمان گلک جانا یعنی مروف شباب در کبیتن گل عائله پیچه کش جوه قطبخانه در کبین جوه خواندنه بهین گل مال عائله باشە چ شتێکی دهۆک لای تۆ زۆر جوانە و جیاوازی ئەکات سروشته سروشتیە دهۆک لێرە پێکەوە ژیانێکی جوان هەیە لە دێوان مەسیحیەکان و برانی ئیزدی و موسڵمانەکان پێکەوە ژین ئێوە دراوسێ و جیرانی مەسیحیان ئیزدیدان هەیە چۆن پێکەوە ئەژین خودی گلک باشه باشە چ خواردنێکی خەڵکی دهۆک بەناوبانگە دایکە چ خواردنێکی خۆش دروستەکە ایفراخ ئەی پراخ هێنی گەڵا بله هیت گەڵامی و اه ئەی گەڵامی و ترش تیش تیژ و ترش یاخوا هەمیشە لە خۆشییا بن ئینشاءڵڵا هەمیشە لە سەقامگیریە سەرکەفتی بن ئینشاءڵڵا مای مادی کردن لێرە کۆ هیچ زۆکیان لەو لێرە لە هاتنە ناوێ ماوەکی بژن چێکمە گەلێکی نەوان پێسەر بلند کردین زۆر سپاس دهۆک هەمیشە میوان دۆست بووە ئێرە ماڵی خۆمانە ماڵی هەر شوێنێکی کوردستان ماڵی کوردستانیانە هیچ فەرقێکی نییە خۆشحاڵ بووم لەگەڵتان قسەم کرد سپاس بۆ ئێوە سپاس سپاستانی لە شەوانی نیشتیمان هاتین بۆ لای کەسایەتیەک بە ناوبانگ بە ناوی حاکم عادل ئێستا کە ئێمە چاوپێکەتی لەگەڵەکەین لێرەوە هەر کەسێتی ئەپەڕێ سڵاوی لێکاڵێ سڵاو حاکم عادل سڵاو بەسەرچاوم سەرسەری ماتم خێر و سەڵامەت الحەمدولله سپاس بۆ جەنابت ئەمە بەرنامەی شەوانی نیشتیمانە ئەمەوێت لە جەنابتەوە ببیستم لەبارەی ئەم شەوانەی کە لە ناو دهۆکە هەیە چ جۆرە شەوێکە شەوەکانتان سەقامگیرە نیشتیمانمان چۆنە هزار جا الحەمدولله مدفت بو خلقك خوشي دياركين وقتك يا او دهوك بو وقت مغرب عزل بو كسنتي رش مالا خدر كبد امل بن حكمي هند شخصابون قالك تعضى وظلمات يكرن ابرو سايدا خدي ملتي كرد وبارتي وبارزاني نكد بيت هوياته نكد بيت شكيبه هاتي نتكيبه شوي شب الروجي باجر دهوك تامين يفكريه زۆر باشە حاکم جەنابەت باسی ئەوەت کردوتە تەفریقە نییە ئەمەوێ لەو بابەتەوە قسە بکەین دهۆک بەوە بەناوبانگا جیاوازی نییە لە بینی ئاینەکان لە بینی پێکاتەکان لێرە پێکەوە بەخۆشی دەژی ئەبەت برایەت مەسیحینە برایەت ئێزیدینە هەمی عەزیزت بەردلێ حاکمە عادل مام عەبدینە باش بابێ مەسەر ئەم جلوبەرگە جوانە ئەمە چییە ئەمە چییە ئەم جۆرە جلوبەرگە ئەبە ڕەمزە ملەتێ کوردن هر انسانێکی تبنیاسی عول هەویاوی جلکێویە ژدور بە دەبێژی بڤاجلکاوێ هە کوردە یا دوێ ناسناماوی زمانێویە دەب جلکێوی و زمانێوی ئەvە شەل و شەبکن مەرەزە نەیە میهایە نەیە بزنایە یە چیڕایە چەند ئێمە دەوڵەمەندین کە کەسانێکی وەکو حاکم عادلمان هەیە ئاوها لە مێژوومان ئاوها لە کولتورمان بەم چەشنە و بەم شێوەیە یادەکەن و بۆنەوەمان ئەیگەڕنەوە ئەهێڵن من سپاسی جەناب دەکەم وهی سەرسەرێ مەهاتن سەر چاوێ من و حاکمی عادل سینگێوی مەطارێ طیارێت هەولێرا پایتەختێ کوردستانەیە و ئینشەڵڵا نەخشەل کەرکی کادلێ کووردا و حەمرین و شنگارجی ئازاد ببن پشتی انتخابا و چاوێ هەمیا ماچکی و سەرۆک بارزانی و بابێ ئاری و سەرسەری ماتن سەر چاوێ دەستەکانت خۆش بێ دووبارە سپاس دەکەین ئەم کاتت بە ئێمە بەخشی و ئەم هەموو زانیاریە جوانت بە ئێمەدا مامێکە خەزینەیە نە هەمایە سەعاتێکی و دوانە یە شەش حەفت ڕۆژانە هەر وەختێ بێن سەر چاوێن بێ زۆر سپاس لسربانا بالقلم استدمي شماي واي لسربانا خديهم استدمي شماي واي ازعاشقي ليلي شامد ريشم واي واي زعاشقي ليلي شامد ريشم واي واي يا ابو كتلي لسربانا بالبالا استدمي واي واي لسربانا خديهم استدمي واي واي ازعاشقي ليلي شامد ريشم خديهم زعاشقي ليلي شامد ريشم واي واي كراسي تأمل لسا هاورني 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 كراسي تأمل لسا
بداية البرمة قيسة هاورلي 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 بداية البرمة قيسة جان وجان جان غربة یەخوا دەستەکانتان خۆش بێ دەنگت نەڕزێ عزیز شەوانی نیشتیمانی ئێمە ئاوا پڕە لە سەقامگیری پڕە لە جوانی پڕە لە ڕووناکی و پڕە لە هونەر هەر بمێنێ ئەم نیشتیمانە و شەوانی هەروە ئاوەدان و سەقامگیر بێ.